8:30 شب به وقت افغانستان پخش می شود. برای آگاهی از تازه ترین خبرها و رویدادها در ایالات متحده، افغانستان و جهان، این برنامه را در ماهواره، وبسایت، کانال یوتیوب و صفحه فیسبوک اداری صدای امریکا دنبال کرده می توانید. سەرۆک ترامپ دەڵێت کارەکانمان سەبارەت بە ئێران بە باشی ڕۆنە پێش. حکوومەتە عێراقی مێکانیزمên nû li berdîgire bû bêçekkirina çekdaran. پلانێکی داعش بۆ هێرش لە نیویۆرک پوچەڵ کراوەتەوە. سەبارەتدانا موچەیە بۆ ماڵباتên داعش لە عێراقê نەڕازîbîn lê dikevin. ئەمڕۆ هەینی سیگەلاوێژی 2726 کوردی بەرامبەر بە 21 ئاگۆستی 2026 زاینی لە کرماشان کاتژمێر 9:30 و لە ئامەد هەولێر و قامشلۆ 9 ئێوارەیە. هاوکارم فاتمە سندی و من ئارش ساڵح بۆ کاتژمێرێک لەگەڵتانین. جالیە من بەژی سڵاو و divê bernameyê de êjmareyeka raport û babetên giringên cîhanî û navxwayî pêşkêş bikîn. آلوسیên navbeyna Amerîka û Îranê dikevnet qonaqekan û da pêngava sepandina toleyên aboriyên bi gotina Serok Trump kujek helwestanoya Amerîkayê. Îran jî dixwaze ji desthilatdarên welatê xwe ku çûyî înkarê nekin û dest bi danûstandina bikin. Peyamnêrê me li Koçka Spî Hîwa Xalid berheve pitir zanyariyan bidin. Hîwa demê te başkar bi destên Koçka Spî çi dibêjin û çi peyamên giring hene؟ ئەم کاتت باش فاتمە ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی بووە، هەروەها بەرپرسانی کۆشکی سپی وەزیرەکانی کابینەی حکوومەتی دۆناڵد ترامپ زۆربیان لێدوانیان لەسەر ئەو گەمارۆ گشتگیرە داوە کە لەسەر ئێران سپێندراوە. دەڵێن ئەم گەمارۆیە گشتگیرە، گەمارۆیەکی ڕوخێنەر دەبێت، بەڵام هیچ پەلەشیان نییە ئایا چەند کات دەخانێت، چونکە هیچ کێشەیەک لێرە نییە. ئەوەی کە دەبێت پەلەی بێت ئەوە ئێرانە. لێرەوە بڵێن هیچ کاتێک دیاری نەکراوە بۆ گەمارۆکە. هەردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و جێگری سەرۆک جێدی ڤانس لەبارەی گەمارۆکانەوە قسەیان بۆ میدیا کردووە، لە چەند شوێنێک دەرکەوتون. من لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون. فەرمون. ڕۆژەوی سەرەکی ڕاگەیاندنەکانی ئەمریکا فشارە ئابووریە نوێیەکانی سەر ئێرانە کە بە ئیکۆنۆمیک دی ناسراوە. لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوودا سەرۆک و بەرپرسە باڵاکانی ئەمریکا لێدوانیان لەو بارەیەوە داوە و وا پێدەچێت کە ئەم گەمارۆ گشتگیرە تەنیا کار لە ئێران نەکات، بەڵکو چەندین وڵاتی دیکەی هاوکاری ئێرانیش بگرێتەوە. کاروبارەکانمان سەبارەت بە ئێران زۆر بەباشی بەڕێوە دەچێت، هەرچەندە هەندێک میدیا قسەی ناڕاست بڵاو دەکەنەوە. توانای ئێرانەکان و سەرکردەکانیانمان لە ناو بردووە. لە ڕاستیدا ئەمە هەندێک کێشەی بۆمان دروست کردووە و بۆ هۆیەوە نازانین لەگەڵ چی قسە بکەین و چێ سەرکردیانە. خەڵکی ئەمریکا دەزانن کە ئەو ئاڵۆزیانە هۆی گرانبوونی نرخی سوتەمەنیە، بەڵام پێی دەزانین و ڕێزی لێ دەگرین، چونکە ناهێڵین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. لەلایەکی دیکەوە جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد کە پەیوەندیدارە بەوەی ئەمریکا هیچ پەلەی نییە لەم پرۆسەیەدا. گوتی کە بەلامانەوە گرنگ نییە ئێران بۆ ماوەی چەند بەرگە دەگرێت. ئەوەی بۆ ئەمریکا گرنگە ئەوەیە کە توانای دروستکردنی چەکی ئەتۆمی لە ئێران زەوت بکرێت و نەتوانێت دەستی بەو چەکە بگات. Yeah, so first of all, look, our goal here, the reason why we're involved لە ڕاستیدا کە بۆ ماوەی چەند بەرگە دەگرنجەی سەرنجی ئێمە نییە، ئامانجی ئێمە لەم فشارانەوەیە کە نەهێڵین دەستیان بگاتە چەکی ئەتۆمی. ئیتر 2 هەفتە بەرگە دەگرن، مانگێک بەرگە دەگرن یان زیاتر، ئەمەمان بەلاوە گرنگ نییە.
هەر ئەمڕۆژ سەرۆکی ئێران ڕایگەیان کە پێویستە بەرپرسانی ئێران لە قسەی هات و بعد دوور بکەونەوە و واقعبین بن لەگەڵ ئەم بارودۆخە هەوڵی گەیشتنە ڕێکەوتن بدەن. شانی باسە بەکارهێنانی زاراوەی دیدەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی دووەمی جیهانی، کاتێک کە هێزەکانی هاوپەیمانان لە نۆرماندی دابەزین و توانیان هێزەکانی ئەڵمانیای نازی تێک بشکێنن. بەڵێ سەرۆکی ئەمریکا وەکو گوتم ئەمڕۆ لە کۆشکی سپی بۆ، بەڵام دوای کەمێکی تر بەڕێ دەکەوێت بۆ کارۆلینای باشوور. لەوێ سەعات 7 بە کاتی کارۆلینای باشوور گوتارێک پێشکەش دەکات کەوا چاوەڕوان دەکرێت لەو گوتارەشدا دیسان بابەتی ئێران یەکێک بێت لە مژارەکان. سەرۆکی ئەمریکا بۆ کۆتایی هەفتە بۆ ڕۆژی شەمە و یەکشەمە دەگەڕێتەوە واشنتنی پایتەخت، چونکە کۆمەڵێک زۆر چالاکی لێرە لە واشنتنی پایتەخت بەڕێوە دەچن. هەر لێرە لەم شەقامانە لە دەوروبەری کۆشکی سپی و کۆنگرێس و مۆنیومنتی واشنتن کۆمەڵێک سیارە کە بە ئیندی کار ناسراون پێشبڕکێ دەکەن و دەگوترێت کە خێرایەکان هەتا 300 کیلۆمەتر لە ساعتێکدا دەڕوات. چالاکیێکی دیکەی گرنگیش هەر تایبەت بە 250 ساڵی یادی دامەزراندنی ئەمریکا ڤیستیڤاڵی نیشتیمانی کتێب لێرە لە واشنتن بەڕێوە دەچێت کە دۆناڵد ترامپ لەوانەیە ئامادەی هەبێت. هیوا خالد پامنێرێمە لە کۆچکە سپی زۆر سپاسیاتە دەکەین. گەمارۆکانی ئەمریکا لە سەرێران چوونەتە قۆناغێکی نوێوە. ئەم گەمارۆیانە گۆشاری ئابووریان لە سەرێران زیاتر کردووە و دۆخیە وڵاتیان ڕۆژ بە ڕۆژ خراپتر کردووە. بەرپرسانی ئەمریکیش دەڵێن کە بۆیان گرنگ نییە کە ئەم گەمارۆیە چەند دەخایەنێت و ئایا ئێران ناچار بە تەسلیم بوونەکات یان نا. بۆ زیانیاری زیاتر دکتور لێلا مرۆتی کارناسی کاروباری نێودەوڵەتیمان لەگەڵا. لێلا خان پێت وایە ئەم سزایانە لەم کاتەدا ئەتوانن چه ئامانجێکی ئامانجگەلێکیانە بێت؟ کاتێکان باش لە ئەسڵا ئەو گەمارانەی کە دەوڵەتی ئەمریکا دایناوە بۆ کۆماری ئیسلامی شتێکی تازە نیە. لە 1979 کە کۆماری ئیسلامی دروستکرا هەر لە زمانی دەوڵەتی کارتێر ئەم گەماروانە ئەم تەحریمانە دانرا، بەڵام دیارە ئیسە کە شەڕەکە پێشاتوە گرنگی و بایەخی خۆیان هەیە. بۆچی؟ بۆ دەلیلەی کە ئەم شەڕەت کارێکی کرد کە کۆماری ئیسلامی لەباری ئابووری و تووشی قەیرانێکی زۆرتر بێ، بەتایبەت کە کۆماری ئیسلامی زۆری نیاز بەوە هەیە کە لەباری نظامی و تەسلیحاتی و هەم تەسلیحاتێکی نوێ دروستکایە تەسلیحاتێکی زۆرتر بکڕێ. ئەوەی باعثە بێ کە زۆرتر نیازی بە ئەو وەزعیەتە بێت کە بۆ خۆی گەلێتی لەباری ئابووری و باشتر و باشتری کا. بەڵام لە عینی حاڵیشە ئەم وەزعیەتی کە پێشاتوە باعثە بێ کە دەوڵەتی ئەمریکا گوشارە نظامیەکە فعلەن ئێستا کەم کاتەوە. یعنی جارێ ئێمە حەملە هێرشی نظامی نابینین، بەڵام بۆ معنای نییە کە هێرشی نظامیە حتمما تەواو بووە ئەتوانێت بێتەوە و لەگەڵەوەیشە دیارەکە گوشارەکە بۆ خەڵک زۆرتر و زۆرترە، مەخسوسەن و قسانێک کە ئیمڕۆ قاڵیباف کردوێتی کە دیارە خودی دەوڵەتیشە ترسێ لەسەر و گوشارێکە لەسەر خەڵکەیە. چونە ترسم کە بێ بەهۆی ئەوەی کە بزوتنەوەیەکی گشتی لە ناوخودی ئێرانە دووبارە شکڵکرێتەوە. بەڕێز لەیلا خان، ئەم گوشارانە چۆن توانایی ئێران بۆ ڕوبڕووبوونەوە لەگەڵ کێشەکانی تر ئەخەنە ژێر کاریگەریەوە کە لێنە کۆمەڵایەتیەکان کێشە ئەمنیەتیەکان بۆ وێنە؟ کێشەی ئێران فقط کێشەی ئابووری نیە. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە چەندین کێشەی هاوکات و هاوزەمانی هەیە تێکەڵن ئەم کێشانە، یانی لە کێشەی نەبوونی مەشروعیەتی حکوومەت گرتوویەتی تا ئەوەی کە حکوومەت ئەسڵ حکومڕەوایەکی باشی نییە و هەروە کێشەی ئابووریەکەی و کێشەی حتا من نتوانم بڵێم کێشەیەکە بۆ ژنان بۆ ئەقلیەتەکان بۆ ئێتنیکەکان کێشەی چینایەتی هەمووی ئەمانەی گرێدران بە یەکەوە لەگەڵ ئەوە ئەو کێشە ئابووریەت باعث بووە کە حتا چینی مەسەلەن چینی متوسطی کۆمەلگا دووچاری کێشە بن وەزیەتی ژیانیان بێتە خواترۆ بن بە چینی فرودەستی کۆمەلگا. ئەوە هەموو ئەتوانێ کۆماری ئیسلامی تووشی قەیران کەوە. ئەلبەتە لەگەڵەوە ئێمە لە ناوخودی حکوومەت
حکوومەتە کێشە ئەبینین کە لە ناو دەسەڵاتداران هەیە ئەو بەشێک کە پیان وایە دەبێت لەگەڵ ئەمریکا شەڕکەین و ئەو بەشێک کە پیان وایە دەبێت ئێمە سڵحیان مذاکرەی ئاگر بەسمان بێ بۆ ئەوەی کە قەیرانەکان تەواو بەیانی کێشەکە لەسەرەوە هەیە لە ناو خودی حکوومەت تا ئەگەی تا چینی شاید بڵێم فەقیر بە چینێکی کە لاوازن لە ناو کۆمەلگا هەمووی ئەمانە دەستیدا بەدەستی یەکۆ بە کۆماری ئیسلامی لاوازتر کردێتەوە دیارە ئەم گەمار و ئەم تەحریمانە ئەتوانێت کۆماری ئیسلامی دەرگیری قەیرانی گەورەتر و زۆرتر کاتەوە و قەیرانە بۆ شێوە کە دەوڵەتی ئەمریکا بەتوێتی حتا ئەگەر باعثیەوە نەبێت کە کۆماری ئیسلامی بڕوخێ ئەتوانێت ئەوەنە لاوازی کاتۆ کەیتر کۆماری ئیسلامی حداقل لە بەنسبەتی دەرۆ بۆ بە دەرۆ هێرشێک نەکات یا هەڕەشێک نەبێت نەبۆ وڵاتای دەراوسێ نەبوو ئەو شتێک کە وەکو بەرژەوەندی ئەمریکا لە ناو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی بینینیا لە منتەقەی کەنداوی شەروا. بەڵێ زۆر سپاس بەڕێز لەیلا مرۆتی کارناسی کاروباری نێودەوڵەتی زۆر سپاس کە لەگەڵمان بووی. لە دوماهی پێش هاتین بزاوین چارەسەرکردنا پرسا تاقم و دەستەیەن چەکدارن لە عێراقی ئاکنجی مکانیزم نوژ عالی حکومەت عێراقی و لەبەرتێ نەگرتن نەخاسمە لە دۆر پێشنیازە قالیباف بۆ چارەسەرکردنا وێ پرسێ لدمکێک و بتنێ 40 ڕۆژماینەک و هێزی ناونەتەوەی ji عێراقی دەرکەون. ji aliyekî din ve jî Serokvezîrê Hikûmeta Herêma Kurdistanê Mesrûr Barzanî hojdarî dane ku ger hêzên Emerîkî baş ve bikêşin û çûyîdî sistema berrevaniya li hindava herêmê nemînetin dê rewşa îmnahiyê gelek perîşan bibit. Peyamnêra dengê Emerîka Sinûr Kerîm digel me daye bo rohinkirina vî babetî. Sinûr demê te baş û çi heye li ser vî babetî؟ بەڵێ فاتمە کاتتان باش سەرچاوە دیوا دیارە سەرچاوە سیاسی و میدیایەکانی عێراق ئاماژە بۆ دەکەن کە قالیبافی سەرۆکی پەرلەمانی ئێران کە ماوەی 3 ڕۆژە لە عێراقدا چەند کۆبوونەوە و دیدارێکی سیاسی ساز کرد ئەم ڕۆگەڕایەوە بۆ وڵاتەکەی دوو پێشنیاری لەگەڵ خۆیدا بۆ بەرپرسانی عێراقی هێناوە سەبارەت بە پرسی گروپە چەکدارەکان و چەکدانانی ئەو گروپانەی یەکێک لە پێشنیارەکان کە باز دەکرێت فریزکردن یان شاردنەوەی چەکە قورسەکانی گروپە چەکدارەکان یاخود گروپە میلیشیاکانە و پێشنیاری دووەمیژەوەیە کە بەشێک لەو چەکانە بۆ ماوەیەکی کاتی ببرێن بۆ ئێران تا کاتی گەشتن بە ڕێکەوتنی سیاسی لە سەبارەت بە داهاتووی ئەو گروپە چەکدارە یاخود ئەو گروپە میلیشیانی کە نزیکن لە ئێران. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ لە میانی بەشداریکردنی لە هەشتمین دیالۆگی بەغداد سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ڕایگەیاند سەرجەم بڵێ عێراق ڕایگەیاند کە سەرجەم هێزە سیاسیەکان بە تەواوەتی یعنی هەموو لایەنە سیاسیەکان لە عێراقدا کۆکن لەسەرەوەی کە بەردەوام بوون لە کۆکردنەوەی چەک واتە بەردەوامی و کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا و سندنەوەی چەک لە دەستی گروپە چەکدارەکانی بە تایبەتی نزیک لە ئێران و ئەمە لە خاڵێکی تردا ئاماژەی بۆ کرد کە پێویستە کە ئەوان بەردەوامن لەسەرەوەی کە پێویستە گروپە چەکدارەکانی عێراق یاخ گروپە میلیشیاکان ڕادستی چەک بکەن و کۆتایی بەم حاڵەتە بهێنن کە ئێستا لە عێراقدا بەردەوامە و بوونەتە مەترسی بە وڵاتانی دراوسێ و لە ناوخۆی عێراق و تەنانەت هەرێمی کوردستان و ناوخۆی عێراقیش ووتیشی ئاماژەی بۆش کرد کە هیچ مەبەستیان ئەگەرێک بۆ پێکدادانی سەربازی لە نێوان دەوڵەت یاخود سەربازانی دەوڵەت و ئەو گروپە میلیشیانەدانیا و ئەوان ڕێگە نادن کە ئەم گروپانە وەکو باسم کرد ببنە مەترسی بۆ وڵاتانی دراوسێ و عێراق. ئەمە ئەو قسانە بوو کە ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەبارەت بۆ گروپانە جەختی لێکردەوە بەڵام فاتمە لە بیرمان نەچێ هەر ئەم ئێوارەیە دوای قسەکانی محەممەد شیع سوودانی وتەبێژی عێراق حکوومەتی عێراق ئاماژەی بەوە کرد کە ئەو وادەی کە دیاریان کردووە کە 30 ئەیلول وەکو دواوادە بۆ هەم کشانەوەی هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق و دانانی چەکی گروپە میلیشیاکان دیاری کراوە ئەم وادەیە زۆر گرنگ نییە گرنگەوەیە گروپەکان پەیوەست بن بە پرسی چەکدانان لە عێراقدا ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو کە سەبارەت بە سەردانەکەی قالیباف و چەکدانانی گروپەکان لە عێراقدا لە ئێستادا لە بەردەستان. بله سنور هنده هاتیه پشت راست کرن که اف سیستما برروانی ده اتهلینان بگشتی لتوای عراق و نمازه لحرما کردستانه آیا اف چنده هاتیه پشت راست کرن چه آلیه که و؟
بەڵێ وا دیارە لە هەفپەیڤینێکی میدیاییدا لە چاوپێکەوتنێکی میدیاییدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ئاماژەی پشڕاستی ئەوەی کردەوە کە بڵێ ئەم بابەتە ڕاستە سیستمی بەرگری هەم هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان کشاونەتەوە ئەو ئاماژەی بۆ کردکە ئەم کشانەوەیە بۆ دۆخی ئەمنی هەرێمی کوردستان و ئاسایشی هەرێمی کوردستان مەترسیدارە. مەسرور بارزانی ڕایگەیان تاکو ئێستا نەکراوە واتە ئێمە نەبووینەتە خاوەنی سیستمێکی کاریگەر کە بتوانین خۆمان بپارێزین لە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و هێزەکانی هاوپەیمان و پاتریۆتی ئەمریکی کە تا چەند ڕۆژێک بەر لە ئێستاش لە ئەمریکا لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و چەند ناوچەیەک لە هەرێمی کوردستان جێگیر کرابوو. بڵێ کشانەوەی ئەم سیستەما ئەو ئاماژەی بۆ کرد کە کشانەوەی ئەم سیستەما بەرگریانە بێگومان دەمان خاتە مەترسیەوە و داواشی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و دۆستەکانی هەرێمی کوردستان کردوتی کە دەبێ هاوکارمان بن لە بنیادنانی ئەم توانایی کە هەرێمی کوردستان بتوانێت بەرگری لە خۆی بکات یاخو لە داهاتوودا خۆی بپارێزێت. هاوکار ڕایگەیان لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە هەتا ئێستا هەرێمی کوردستان زیاتر لە 1000 هێرشی کراوەتە سەر ناوچە جیاوازەکان لە 150 ئەو هێرشانە لەلایەن سیستمی بەرگری هاوپەیمانان و ئەمریکاوە لە هەرێمی کوردستان تێکشکێنراون و مەترسیەکان بۆ سەر ناوچە هەستیارەکان لە هەرێمی کوردستاندا کەم کراونەتەوە. لە کاتێکدا ئاماژەی بۆش کرد کە ئەمە مەترسین بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بە هیچ شێوێک نەبووینەتە مەترسی و خاکی هەرێمی کوردستان بۆ هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ بیانی بەکار نەهاتووە. لە کاتێکدا ئەو درۆنانەی کە بەکار هاتوون ئاماژەی بۆ کرد لە جۆری حەدید بوون واتە وەکو ئاماژەیەک بۆی کە ئەمانە دروستکراوی وڵاتی ئێرانن هیچ وڵاتێکی تر لە دەرەوەی ئێران ناتوانێت ئەم درۆنانە بەکار بهێنێ و ئاماژەی بۆ کردکەواتە ئەمە دەرخەری ئەوەیە کە هێرشەکانی سەر هەرێمی کوردستان بەشێکی زۆریان لە ناوخۆی ئێرانەوە دەکرێن سەر خاکی هەرێمی کوردستان. سنوور ئەگەر بتوانی مەبەستیت ئەوە بوو کە عەلی زەیدی ئەو قسانەی کردووە سەرۆک وەزیرانی عێراق؟ نەخێر ئەمە قسەکانی نەخێر ئەمە قسەکانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی بوو لە چوارچێوەی هەفپەیڤینێکی میدیاییدا کە ئەمڕۆ کە ڕۆژی ڕابردوو ئەنجام درابوو وەکۆی باسم کرد مەترسی کشانەوەی هێزەکانی ئەمریکای ئاماژە پێکرد و پشڕاستی ئەو بابەتەی کردەوە کە لە ڕابردوودا مشتومڕێکی زۆری بەدوای خۆی داهێنا لە نێوان میدیا جیهانیەکاندا کە گوایە ئایا هێزەکانی ئەمریکا و سیستمی بەرگری لە هەرێمی کوردستان کشاونەتەوە یاخودنا ئەو ئەمڕۆ بە دڵنیایی ئەو بابەتەی پشڕاست کردەوە و باسی لەوە کرد کە وتم کە ئێمە هیچ شێوێک هەرێمی کوردستانمان خاکی هەرێمی کوردستانمان بۆ مەترسی بۆ وڵاتانی دراوسێ بەکار نەهێناوە وەک کشانەوەی سیستمی پاتریۆت و هێزەکانی ئەمریکای بە مەترسی بۆ سەر داهاتوو ئەمنیەتی هەرێمی کوردستان ناوزەند کرد و باسی لەوە کرد. زۆر سپاس سنوور کەریم پەیامنێرە دەنگی ئەمریکا بۆ وەزانیاریان. ئەندامانی کۆنگرس واشنتۆنیان بەجێ هێشتووە بۆ پشووی ساڵانەی خۆیان دەگەڕێنەوە بۆ ویلایەت و قەزاکانی خۆیان بۆ ئەوەی لەگەڵ دەنگدەران کۆ ببنەوە و بە چاوی خۆیان نیگەرانیەکانیان ببیستن و ببینن. پشووەکە دەرفەتێک دەدات بە ئەندامانی کۆنگرس کە سەرنجیان لەسەر پرسە ناوخۆیەکان بێت و پەیوەندیان بە دەنگدەرانەوە هەبێت. لەم راپۆرتدا پەیامنێری کۆنگرسمان مەریوان حەما ڕوونی دەکاتەوە کە پشوو چییە و ئەندامانی کۆنگرس چی دەکەن کاتێک لە واشنگتن دوورن. با پێکەوە بیبینین. کۆنگرێسی ئەمریکا تەواوی ساڵ لە واشنگتن کۆنابێتەوە. لە ماوەی کارکردنیاندا لە پایتەخت ئەنجومەنی نوێنەران و سینات ئەو ماوانە دیاری دەکەن کە بە ڕیسێس واتە پشوو ناودەبرێت. لەو ماوانەدا یاسادانەران دەگەڕێنەوە بۆ ویلایەتەکانیان بۆ کات بەسەربردن لەگەڵ خێزانەکانیان و دیداری هاوڵاتیان بۆ گوێگرتن لە کێشە و پێداویستەکانیان و بەشداریکردن لە چالاکی کۆمەڵایەتی و کارکردن لەسەر کێشەی ناوخۆیی و لە وەرزی هەڵبژاردنیشدا سەرقاڵی هەڵمەتی هەڵبژاردن دەبن. پشووی کۆنگرێس وەستانێکی کاتیە لە کۆبوونەوە و کار و چالاکیەکانی یاسادانان، بەڵام خولی کۆنگرێس بەردەوامە و ئەندامان دوای تەوابوونی پشوەکە دەگەڕێنەوە بۆ واشنگتن. لە ئێستادا ئەنجومەنی سینات هەتا کۆتایی مانگی 8 لە پشوودایە و ئەنجومەنی نوێنەرانیش هەتا ناوەڕاستی مانگی 9. زۆر جار ماوەی پشوو بە ماوەی کارکردنی ئەندامانی کۆنگرێز لە ناوچەکانی خۆیان ناودەبرێت، چونکە هەرچەندە واشنگتن بەجێ دەهێڵن بەڵام کار و چالاکیەکانیان بەردەوام دەبن. ئەوان لەگەڵ بەرپرسانی خۆجێیی و نوێنەرانی کۆمەڵگەی مەدەنی و خەڵک کۆ دەبنەوە و گوێ لە داواکاریەکانیان دەگرن
بۆ ئەوەی پاش گەڕانەوەیان بۆ واشنگتن چارەسەری ئەو نیگەرانی و داواکاریانە بکەن کە حکوومەتی فیدرالی لێی بەرپرسیارە. لە ماوەی پشووی کۆنگرێزدا نووسنگەکانی ئەندامانی کۆنگرێز بەردەوام کراون و ئەندامەکانیان خزمەتی دانیشتوانی ناوچەکانی تایبەت بە خۆیان دەکەن و ئەندامانی کۆنگرێسیش بەردەوام دەبن لە چاودێریکردن و بە دواداچوونی کارەکانی حکوومەت و وەڵامدانەوەی پرسیار و نیگەرانیەکانی دانیشتوانی ناوچەکانیان. کەواتە پشووی کۆنگرێس تەنها مانای پشوو یان مۆڵەتی کار نییە، بەڵکو گۆڕانی تەرکیزی کاری ئەندامانی کۆنگرێسە لە مشتومڕی ڕەشنووسی یاسا و هەموارکردنی یاساکانی حکوومەتی فیدرالی لە واشنگتن بۆ پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو خەڵکانەی کە ئەندامانی کۆنگرێس نوێنەرایەتیان دەکەن. لە چەند هەفتەی داهاتوودا کاتێک کۆنگرێس دەست بە دانیشتن دەکاتەوە، ئەندامەکان بە هەگبەیەک لە داواکاری خەڵکەوە دەگەڕێنەوە سەرکارەکانیان. مەریوان حەما، دەنگی ئەمریکا. کاربدەستن ئەمریکا دبێژن کو هێرشێکا پلانکری بە سەرباژێرە نیویۆرکê ji nav xate birin. Ev hêrişe ji aliyê afreteka 35 salî xelka devera bajêrê Albanî hatibû plankirin. Siyasetmedarên Amerîka dibêjin herçendek ev û gorên Daişê lehwazin lê dibe ev e bibite carekî dî nûvebîna van jore bi zavan. Dirêjiya vê raportê li dev hevkara me Ozlem Yasak e. Karbdesên federalên Amerîkî dibêjin Jessica Bowie ya 35 salî ji bajarê Albanî plan kiribû bi amûrekî teqîner êrişê avahiya Meclîsa Eyaleta New Yorkê bike û senatorên eyaletê bikuje. Bowie di 19 tebaxê de hatiye girtin, piştî ku tê îddia kirin wê tiştekê ku bawer dikir teqemenî û çekek destan bûn wergirtiye. بۆی پلان کربوو بە ئامورەکە تەقینەر ئێریشی ئاڤاهیا مەجلسا ویلایەتە نیویۆرکê bike û سیناتۆرên wilayetê bikuje. Li gor Büroya Lêpirsînê ya Federal yan FBI Bowie di tomarên dengî de ji rêxistina tundre û terorîst Devleta İslamî Daişê re soza dilsoziyê daye. Herî kempên caran serdana meclîsê kiriye û dema ku xaşo amadekariya êrişê dikir bi dehan wê ne kişandiye. Karbdest dibêjin ku wê herwiha xwestiye ku çekek peyda bike da ku dijî polîsan bikarbîne ger ew hewl bidin ku Bowie'yê rawestînin. بلا گومانە تو کەسی تنەبە پلانە ئەدعاکریە خانم بووی جدی و خەتەر بوو بەسایە هەفکاریە هێزە پەیوەرە هەفبەش یا FBI لێ دژی تەروریزمê plan hat pûçkirin. Daişê di sala 2019 de piştî bi salan şerê koalîsyona bi pêşengiya Amerîka û hevkarên wê yên heremî bi taybet jî hêzên Sûriya Demokratîk yên bi pêşengiya Kurdan yan PSD serveriya xwe ya li ser erdê winda kir. Hêzên Amerîkî piştgiriya esmanî, istixbaratî û leşkerî didan. Dema ku bi hevdemî hêzên bi pêşengiya Kurdan PSD dijî Daişê şerê bejahî rêve dibir. Li gor pêzanînên Kongresa Amerîka bi sedan şervanên biyanî yên ji welatên Rojavayî tevlî Daişê bûn. Di nav wan de bi dehan welatiyên Amerîkî jî hebûn. Lêwindakirina serweriya axê yan li ser erdê Daîş ji holê ranekir. Hêzên Amerîkî û PSD operasyonên xwe yên ji bo pêşîgirtina vêjîna Daişê berdewam kirin. Approximately 5 years ago, she converted to Islam. ئەو بەری 5 ساڵان بوو مسلمان و ئەم باوەڕ دەکەن ku di 4 heta 6 mehên dawî de radîkalîbûna wê veguherî amadekariya ji bo çalakiyê. Waliya New Yorkê Kathy Hochul dibêje hêzên evlehiyê beriya ku avahiya meclîsê yan jî kesên ku li wir dixebitin bikevin xeteriyê plana Bowie'yê pûç kirine. Because law enforcement intercepted this plot. Ji ber ku hêzên ewlehiyê zû destan ser vê plana ku tê îdiya kirin li ser paytexta eyaleta me ti xeterî çê nebû û niha dijî meclîsê ti gafeke taybet yan pêbawer tune ye. Bowie niha bi hêwildana dabînkirina piştgiriya maddî ji bo komeke ku wek rêxistinek terorîst ya biyanî hatiye destnîşan kirin tê tawanbar kirin. Tawanbariyên dijî Bowie hîn li dadgehê nehatine îspat kirin. Özlem Yasak, Dengê Amerîka, Washington DC.
وزارة شهيدان لعراق دبيجت 17686 حولاتين لسردم داعش دا بشران لباجر انبار موصل و تكريت هاتنا كشتن دي مالباتين وان حيوانا موجه بو اتدابين كرن مجتمرا كامازن لدور في برياره هيا كاكي مافتاره و كي بيبش پیامنیر ما هنر احمد دگل جماره قابض افکارین مدنی و کار بدستان اف پرسا شوپاندیه دوی راپورته ده. بەپی چەند سەرچاوەیەک لە دەستگای شەهیدانی عێراق 17686 چەکداری کوژراوی داعش لە پارێزگاکانی مووسڵ و ئەمبار و تکریت ناویان لە تۆمارەکانی موچەی شەهیداندایە. لە نێو ئەو ژمارەیەدا 12700 ناویان لە پارێزگای مووسڵە. ئەم مەلەفە چەند جارێک هەڵدراوەتەوە بەڵام تا ئێستا هیچ ڕێو شوێنێک نەگیراوەتە بەر. بۆپی ئەو ئامارانەی کە باس ئەکرێ و ئەو دەنگویانەی کە هەیە زیاد لە 17000 کەس کە لە گروپی چەکداری داعشا بوونە ناویان خراوەتە ناو لیستی شەهیدانی عێراقەوە و ئەمە هەم کارەساتێکی گەورەیە هەم پرسیارێکی تاریخیە لەبەردەم مێژووی ئەم وڵاتە کاتێک خەڵکانێک گیانی خۆیان ئەبەخشن بۆ ئەوەی کە دیفاع لە ئەمنیەت و ئاسایش و کەرامەتی وڵاتەکە بکەن ڕێزیان لێ ئەگیرە و وشەی شەهیدیان بۆ بەکارەهێنرێ و لە هەمان کاتیشە ئەو خەڵکانەی کە ئەمانیان شەهید کردووە وەکو یەک بخرێنە ناو یەک لیستەوە وەکو یەک تەماشا بکرێ. ڕێکخرا و چالاکوانانی بواری جینۆساید ئەم هەنگاوە دەبەستنەوە بەو گەندەڵیەی کە لە عێراقدا بووە بە سیستەم جگە لە موچە لە دابەشکردنی زەویشدا کوژراوانی داعش بێبەش نەکراون. ئەوە دەرکەوت لە دەستەی نەزاهەکە لە پارێزگای تکری زەوی دراوە و چەکدارانی داعش بە ناوی شەهید و ئەوانەوە ئەمە بۆ خۆی کێشەیەکی لە عێراقا کێشەیەوەیە گەندەڵی ڕوش ینی بە تەواوەتی شۆڕەوە بوو بۆ ناو هەموو جومگەکانی حکومڕانیدا و ئەمە لە دوجاریشدا بۆ خۆی جۆرێکە لە سوکایەتی کردن بە قوربانیان و بە ڕوحی قوربانیان و بە کە سوکاری شەیدان و بە کۆی ئەو پرۆسەیە ینی داعش تاوانی جینۆسایدی ئەنجامداوە تاوانی جەمرۆڤایەتی ئەنجامداوە تاوانی جەنگی ئەنجامداوە تۆ دبێ چەکداری داعش لە چوارچێوەی سیستەمی حکومڕانی عێراقا بە شەهید ئەژمار کرێ. شێخ عیرفان نوێنەری پێشمەرگە دیلەکانی سەردەمی داعش بوو. سەرسوڕمانی خۆی پیشان دەدات لەوەی کە ئەو ژمارە زۆری داعش لە نێو لیستی موچەدا جێگایان کراوەتەوە لە کاتێکدا دەستگای شەهیدانی عێراق بە بیانۆی کێشەی داراییەوە ڕازی نەبووە پێشمەرگە دیلەکانی دەستی داعش وەکو شەهید ئەژمار بکات. من بە نوێرایەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە ڕۆیشتم بۆ بەغا داوامان لە بەغا کردکەوە چەند شتێک ئێمە ئەمانە پێشمەرگەن ئەگەر بێتەوە سەر عێراقەوەی کەن بە شەید حسابیان کرد ڕەزامەندیان نەداکەوە شەیدانیان بۆ بکەن لەسەر عێراق کەوا ئەوانە شەیدن. یعنی بەداخەوە ئێمە هەڵێکی زۆرماندا هیچ ئەو کاریمان نەبوون. لیژنەی شەهیدان و زیندانیانی سیاسی لە پەرلەمانی عێراق سەرقاڵی بە دوواداچوونە بۆ ئەم کەیسە بەڵام کێشەکە لەوەدایە لیژنەکە تا ئێستا ڕێژەی یاسایی نییە تا وەکو کۆ ببێتەوە ئەوەش بە بەشێک لە ڕێگری و پەردەپۆشکردنی ئەم کەیسە و دەیان کەیسی دیکە دادەنرێت لە نێو دەستگای شەهیدانی عێراق. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا کەرکووک. لترکیا لوان 20 سال داویدا جارا اکمه که ده سال 2026 برهمنانا بیانی بکود قوناغا دالنگی دا بسپور صدم آویگه بر روشا سیاسی و خرابونا چرخ آبوریه ودگرینن ده هلا دنداجی لترکیه کسن که دناوا بازار آبوری دانه گل گلی و گازن جوی روشه هنو لگل آخافتن حکومت نوک هون دریجی آوی راپورته دگل پیام نری دنگ امریکا ایوب دمیره
Li gordarên resmî aboriya Tirkiye di nav sala 2026 da ji sedî 2.6 mezin bûye û di meha tîrmeyê da jî enflasyon da ketiye ji sedî 31. Lê hin pispor di jaberî vî diyar dikin. Di warê razanê da jî yên biyanî êdî gelek kêm tên Tirkiye. Bêtir veberhenerên Tirkiye diçin der. Li gor daneyan jî veberhenerên Tirkiye 5.3 milyar dolar birine der. Veberhenerên biyanî jî 2.7 milyar dolar anîne Tirkiye. Li Tirkiye veberhenan cara yekeme ku ew qas bereva jî bûne. Pispor ra digihînin ku di nav 20 salên dawî da cara yekeme ku ev qas paşketinek pêk hatiye. Devletimizin belli kademesindeki insanlar... Rewşa sermayedarên li Tirkiye di sala 2026 da derbazê qonaqekê cuda bû. Dinamîkên sermayeya navxeyî û biyanî ber bi aliyên cuda ve diçe. Sedema vî jî hawirdora siyasî û aboriya Tirkiye'ye. Di gelek tiştan da hevsengiyên veberhananê nîne. Ew jî aramiya aboriyê jî holêra dike. Heman tiştî kolanên Tirkiye'da jî xwe nîşan didin. Karker, karmend û malnişînên Tirkiye aboriyê di nav rewşeka aram da nabînin. Li gor wan heta niha ewan ne ketina enflasyonê ne jî bandora mezinbûna aboriya Tirkiye li ser jiyana xwe nedîtine. 45-50 yaşına kadar yatıp uyumadım. Ez heta 50 salê xwe ti gav ranewestiyam û her gav min xebat kir. Îro ez xanenişînim. Dema biçim bazarê nikarim ku destê xwe dirêjî tiştek bikim. Demekê me dikaribû li gor dilê xwe tiştan bikirin lê îro ew rewşa me ji me re wek xiyalek tê. Her şeyin ateş pahalısı. Eskiden bu şey... Her tişt wek agir bûye em nikarin ku destê xwe bidine. Bihayên wan pir giran e. Standardê jiyanê êdî her ku diçe xirabtir dibe. Arastî em nizanin ku çi bikin an jî çi bêjin. Hêjayê diyarkirinê ku li Tirkiye mûçeya kêmtirîn 28,000 lîra ango 583 dolar e. Lê li gor daneyên sala 2026 di tevahiya Tirkiye'da kirêka xaniyekê ya navendî 25,000 e. Lê li gor Stenbolê kirêka navendî 45,000 lîra ango 937 dolar e. Eyüp Demir, Denge Amerika, İstanbul. ڕوبڕووبوونەوەی ئیسرائیل و تورکیا گەیشتۆتە ئاستێکی زۆر بەرز لە ئاستی ڕێتۆریک و قسەدا ئافیسی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕەجەب تەیب ئەردۆغانی وەکو دیکتاتۆرێکی دژە جوولەکە پێناسە دەکات کە کوردەکان کۆمەڵکوژ دەکات. لەو لاشەوە بەهۆی لەدوانەکانی بنیامین نەتانیاهو کاردانەوەی تند لە تورکیا دروست بوو. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە ڕەخنە لە ئیسرائیل دەگرێت و دەڵێت ئەگەر هێرش بکرێتە سەر تورکیا بەبێ وەڵام نابێت. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە ئەیوب دەمیرمان لەگەڵا. ئەیوب لە تورکیا کاردانەوەکان لەسەر قسەکانی نەتانیاهو ئەمڕۆ چی بوون؟ Yani ser kıser Netanyahu dikarim bejim ku bertekên mezin hebû him di nav siyasetê da him jî di warê hukukî û dîplomasiyê da hin reng derketine pêş. Mesela we jî amace kir Devlet Bahçeli îro daxîniya xwe da diyar kir ku heke li ser Tirkiye êrişek bibe Tirkiye wê vê bersîk nemîne. Hêladin da jî dîsa Devlet Bahçeli got ku pêdivî heye ku koordinasyoneka aşitiyê were damezrandin ji aliyê Amerîkayê, Rusyayê, Çînê û yektiya Avrupayê. Rastî divê derê da aliyê din da jî Bahçelî dibêje ku lazim e ku hêza İsraîlê li rojata navîn were daxistin. Hêladin da jî dîsa bertekek ji aliyê Wezareta Dadê ve Wezareta Dadê dibêje ku yani ewan bültenek derxist Wezareta Dadê alî hukukî da ji bo ku bültena sor ji bo Netanyahu wek komkujek nîşan didin. Wezareta Dadê ji Wezareta Hundir xwast û Wezareta Hundir jî ji bo Wezareta Derbir ana ji bo Netanyahu ev derkete yani îro li Tirkiye ve hate nîqaş kirin. Aliyê din de dîsa bertek hebûn yani civana yek dîsa ji serokê ragandina serokkomariyê bertek hebû yani dibêjin ku ew Türk rastî İsraîl an jî Netanyahu dixwaze ku Tirkiye wek ji bo hilbijartinê bikarbîne û yek dîsa bertek ji aliyê ew ê vehat berdevkên AKP vehat ew jî dibêje ku Netanyahu tewambar nîşanda û dijî Netanyahu derketin. ئەیوب لەسەر خەڵکی ئاسایی لەسەر ئاستی خەڵکی ئاسایی تۆزێ قسەمان بۆ بکە لێدوانەکانی نەتانیاهو لە تورکیە چۆن لەلایەن خەڵکی ئاساییەوە دەبینرێت؟
يعني اللي بدري هم لسر خلكي هم جي راجعندنا تركيا قاوة هم تماشي دكن راستي هم قطارجي لسر بان مجارة حتى نبيسين مثلا دهن قطار انداتين قوتنكو يعني تركيا يعني إسرائيل وتركيا أنا او اخوال لسر سوریه بردان دکن ببینه به ابانات تبعی لسر گل جی باندوره که بده گل دنا فکر دانه گلو اسرائیل و ترکیه و نابران دا شهر در که در مکه yani hem pasporcu da bejim ku heke dinabera Türkiye u İsrail da gengeş anci rageşi çevi bin anci şerek pek be jukarravça Türkiye wari aboriye da gelle khrabe u ev abori ve bitir khrab be anci gelci dinavan fikaran da yer asli dinav tesireka ne baştaye. ئەیوب زۆر سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. هەزاران کەس لە پارکی ئازادی شاری قامیشلۆ بە بۆنەی یادی 100 ساڵی ئەو شارە کۆبوونەتەوە لە چالاکیەکەدا مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک و ئەحمەد ئەلهیلالی نوێنەری حکوومەتی سووریا ئامادە بوون لە میانەی ئاهەنگەکەدا ڕایان گەیاند کە هێزەکانی سووریا دموکراتیک و حکوومەتی سووریا یەکگرتنی سەربازی و ئەمنی و ئیداری خۆیان تەواو کردووە. ئەمجەد کوردۆ راپۆرتێکی بۆ دەنگی ئەمریکا ئامادە کردووە با پێکەوە بیبینین. داخافتنا خۆدە فەرماندارێ گشتی یە هێزên سووریا دموکراتیک مەزلوم عەبدێ قۆناغەکە نو سبەرۆژە هەرێمێدا ڕاگەهاند عەبدێتە کەس کرد کۆ پرۆسەیە ئەنتەگراسیۆنا سازیان ڕێڤەبەریە خۆسەر و حکوومەتا دەمکی bi temamî bidawî bûye û bang parastina nasnameya bajêr û mafên zimanê dayîkê di Sûriya nû de kir. Bê münasebetê ez dixwazim bêjim ku ev pêvajoya a demişkirinê ê sazîn me leşkerî, sazîn me evlekarî, sazîn me ê îdarî di hindirî sazên ê dewletê ê sazên netewî ê dewletê da ev pêvajo bi dawî bû tamam bû. Tevl û gotûbêjên berê yên li ser amadebûna şandeyên bilind ên hikûmeta demkî û şaredariya Nûsêbînê lê ew hazir nebûn. Aheng bi xelatkirina kesayetên naskirî yên Qamişlo û konsertên hunerî berdewam kir. Hunermendên ji Başûrê Kurdistanê û derve tevlî vê şahiyê bûn. Em hatin verê ji bo bîrevariya sahkirina 100 saliya bajarê Qamişlo hinek hunerê başûr hindekî Rûşava înşallah ev rike xizmetekî can pêşkêşî ehlê xwe yê Rûşava bikin bi taybet Qamişlo ku evîne me stiranê evînê amade kirine me stiranê milletî hazir kirine bi coş û xweroşan pîrozbahiyê li hemî şehîdê Kurd û Kurdistanê dikin. Ev hewldan kojaliyê rêveberiya navçeya Qamişlo û şaredariya bajêr hatibû organîzkirin. Peyamekê hêviyê bo siberoja bajêr piştî salên zehmet dihewîne. îro 100 salê bajarê Qamişlo diqede me xwest vê rojê di bişahiyekê bi hev re vê rojê bibînin kesin got li bajar jiyan dikin bi hev re kom bibin carekî din sözekê bidin vî bajarî xweştir bikin ewlettir bikin ji bo zarokên pêşerojê ev bajar baştir bibe ji ber ku rastî zehmetiyên pir mezin di salên dawî di bajarê Qamişlo derbas bûne ji bo wê jî me wekî şaredarî rastî hewl dida ku wekî şahî bi zêdetir hinekî şahî û navbera bîranî nade ket nav hevdû de Di navbera ragihandina bidawî anîna şerê leşkerî û stranan de pîrozkirina 100 saliya Qamişlo dergehekî nû li ser siberoja bajêr di nava guhertinên nû yên herêmê de vedike. Emced Kurdo, dengê Amerîka, Qamişlo. Li Kobanê bi zaveka fendûfeliyê tê teşopandin ku sozê dide kesên hejar û ketkar epekê li ser telefonê vekin û dê bi rêka karî li ser wê epê zengîn bibin. Lê di rastî da kesên ku baweriyê ve baweriya xwe bêtînin berzarer û ziyanê dikevin. Peyamnêrê dengê Emerîka Ridwan Bêzar raportek berhev kiriye li dor vê mijarê. Mihemed ciwanekî ji bajarê Kobanê ye. Li werşeke dirûna cil û bergan kar dike. Ew û hevalên xwe tevlî apeke qazincikirina diravê lezgîn bûn. Lê ew şok bû dema dît ku nikare perayan bikişîne. Lewra wî span jê bir û neçar ma ku bûyendekirina pereyên xwe razî bibe. Kirnê ersos gûkê royê 25 dolar kaşkî. Ê îcarê me 100 dolar kirî ki em riya diçûn îcarê dibê kaş nabê. Beram bisekinî îcarê rêdin dibê tehdîs dibê îcarê dibê hezratê sere. Divan çend mehên dawî da bi dehan spanên xapînok belav bûne.
هن جوان پشتی چند روزان رادواستن و هنجی به مهان دوم دکن. لگوری گروپه که تلگرامه یکی جوان سپانان 17,000 کس بجدار بونه. بسپورن تکنولوژی هشیاری دیدن که اف سپان نفرمی و نناسن. از دنیرم گو وقتی گوت که کوشکی دبی نقطه نکنی پارو کوشکی الات که 5 دو خاروینی طيب و 5 نو دفسي في عمليه و 5 نو ورد که بی 5 دو خارکش یعنی 5 چو ملت گی پیرو وردی برانیا کسین تبلیوان سپانان دبن خودی دهاتن کم و بیکارن هموجی جوان و تمن بچوکن بسپورن درونی دی بیجن کو سدما وی که انجام شر و بلاونا بیکارینه اف یک جی دبکو هنا کم بکشینه سروی که کوبرین نه قانونی دراف پیدا بکن دا کو بشداری و آپی ببن و پرنا تنکنی ام بکی تداری دیندکی تداری ددزی داری ام کاری کی پیستکی جبو خاطر توا پرنا ام بکی توا فتك مشروعيه بس داوي خا توا مشروعك ام بيجن مشروعك وهميه مشروعك انه احتيال نصر جالی قانونی و پسپور وان سپانان وکی خواپاندن که درایی یا بریخستینکری و سیستماتیک پیناست کن. ود که نوا چارچوبه سوجن خواپاندن الکترونیکی یکو دنوا شرط و مرجن به سروبریدا لکوبانی بلاوونه. او تکز کن کو اف سپان به مولتن و پیدوی به شوپاندن اولهی و قانونی هنه. جبروي هاوي كنظري قانوني واحتيال تامة وقت ديانجي دبي ومحلاتي هانا كبارش خلقي صندي ورنا محاسبة كرن. جالي خوفه آبوریناس هشیاری دیدن کو اف آپن خیالی باندوره که ویران کرد لسر آبوری جواکی دکن. او دبن سدما حلاندنا برماهین درایی ین کم و انداکرنا دراف دوارین خیالی دا. لشون اقوان بل به پروژین هلبرین این راستین و بکار بینن. رضوان بیزار، دنگ امریکا، کوبانی. خێزانێکی ئەرمەنی لە شاری قامیشلۆ بۆ ماوەی حوت نەوەنەریتی دروستکردنی پەرداخی گڵێنیان پاراستووە. ئیڤان حەسیب چیرۆکەکەی لایە لە قامیشلۆوە بە فەرمون با پێکەوە بیبینین. ئەنتۆ بەدرۆسیان ئێ 47 ساڵی ji malbateke Ermenî ya Golehherêma Cezîrê ya Sûriyê bi çêkirina Kuban navdar e. 465 sal. Malbata Bedrosyan ji zêdetirî 406 salan biriya heft nifşan ev pêşeyê bi kar aniye. Li bajarê Sasoneyê Tirkiyê dest pê kiriye. Dûre li Helebê berî gonêzîkî 100 salek berê li qiraxên cemê Ceqceqê li bajarê Qamişlo bi cih bibe. كالكي من التركي بون الآلية موش ما موش واندرا أوجي الور فخار شغلين إن جا وقتا تديت فرمانا أرمنيا تشيبو الويدا فرمان ذاكرتنا سينور فر آلية جزيرة يعني آلية قامشلو والفر بلش انتصا كاردكن شغلي خوا فخار إن جا كالكي من أو شغلي ودا بابي خوا وبابي خوا بابي مجي كاركر حيانا از شغلم انتو گو مالباتا وی به کردی داخوه دبیجه گوان به کردان را فیربونا زمان و هر وها پیشه یا چکرنا کوبان پارو کرنه يعني شاگرت بابي من انا يكي ناوي احمدو ابو ايمن السوكي او كرمانجو بابي من شغلي احمد مالا امينجي بابي من شغلي اوجي كردبو جموي شغلي هون أرمني دستان جماعة وهون كرد جماعة دستان حتى المالي أم كرمانجي تشتغلن يعني نب عربي ونب أرمنيجي راس حتى بزبوني خورم تشتغلن كرمانجي إيدر بسيبه إيدر كيبه تفي حموز أحمدين جوفي مالباتي دبردواميا تشكرنا كوبان دراستيوانتين أو رجدن جو بيشيا بافوكالن خوا بباريزن وبدن زاروكن خوا ما آف داني ما صهريج داني فالات كرجبو ام بشون حريا خو آف تنبو كهرباء فتراكي قطبو ما مولد اني جبو كهرباء اينارا بيدا وام بشغلن يعني او زعمتي قلكي مديد فالشردجي حتى الشردجي انه قلبالخ ام تشغلين وبخدي ام مستمرن
يعني انا مش بافي خستان وخدي زاروكي ما تشيبه مي بدنا وانجي ترك في صنعتي هناك اف صنعتها بافو كالاي مالباتا بدروسيان ارمني لقام شلو بويه سمبولك زندية برخوندانا چاندي و گريدانا بكوكن خورا وان جيروكا خويا كوچبريه و گوهراندن هولدانه که بردوام جبو پاراستنا پیشیا باو کالن خوا لهمبري مودرنيتي و زحمتيان ايفان حسيب دنگ امريكا قامشلو لحریم کردستان دور زیباریان لباجر آکری که به سماق نافداره و حمایه کی برنیاس بو بازرگانی دوره افصاله بر همه سماقی نوکی سالن پیشی بیه او کسی که وی کاری راد بنو بسبب ریا فروتن و هناردکرنا سماق جیارا خدر بازکن هندک گلی و گازنج هنه که پیامنی را ما رژین احمد دوی راپورتی دا بو مروحنی تختصر فتریا سالان ورزی چنینا سماق الگندن زیباریا الآکره وگ بیستوالکا جواکی بو خلکی بکیف و خوشی ابر همه کم دکرو بو بازرگانان دهنارد لی افصالا روش بتمامی جدایه ریجا بر همی با آوائه که برچاف کم بویه زیبار ایک جوان جوتیاره که جیانا و ایخر به هنده و چو سماق برهم بینی تو لی افصالا ویجی گزنا خو هیا سماق زیبار یا نوه خوی های حوزنی از بحث کم 4 نوع سماق تایوی دوره بجن سماق بولیکی یا سور یا سپی یا کیوزر اف هر 4 نوع لیره تای خود سماق افصالا یا جوانیه گلکو بسرو برا يعني دي هزار خو باش دیدم که اوی سماق خبید او دزانی تا که ویدیو ببینید و اوی پار 15 تلیسیت سماق لیوا کردن افصالا کد 5 لیوا کردن سبب افصالا گلک باران هاتن جوا که همیه بارانی بو وی جوی ضرر سماق داد اگه بازرگان دوره که سالانه بر همه سماقی و دوره کرد آماجه و روشاره خوش داد و دبیجید. رجوه باشنی افصاله رنگی و جانیه یک کمی دای احتمالا 50 صدی کم کردی بارا زور بی بس افصاله کمه ما قلت الحمدلله باران آتی دی ما تحزور بید بس بیا بالعکس سماق کم کرد رجوه بندی کم کرد رجوه سعراوی بلند بار سماق گزور هات بار حتی 200 تانه من هرون ترکا 200 300 تانش ما داخلی صرف کردن بس افصاله سماق الکیمیه دای قد احتمال ده بیتا 600 دی کم کرد افرو بریکا پلاتفورم سوشال میدیای نودنگی سماق زیباری سراسری جهان بالا بویو بصدان داخازی شولاتن اروپی کنداوی و امریکی بودتام و کوالیتیاوی نافدار دهن سماق زیباری ها نابودنگی خویت های همه جهان خره اما بازار رو جاید نافسیگی دا داخازی به افصاله زوره چونکه سماق یا کیمه و تخیر گهشت سماق منا گلک دولت ها هنارتین اونلاینه شوره من اونلاینه یا چه باجارت کردستان باجارت عراق حتی ولایت آسیایی و اروپی چه الصین چه آلمانیا کانادا سوئد و ترکیه و ایران و امارات حتی که قطرش یا چه امریکا بگاوی گلک داخواست کن خدمت و الویره بین بوم 100 کیلو بینه یه هیلی بیت هشته نو که اف سماقه منو هنارتی الصین یا زیباریا 108 کیلو سماق زیباریال آکره نتنه بر همه گشت و کالی و آبوریه بلکو بشکش ناسنامه و کلتور دورا بهدینان دمکی دا که سوشیال میدیا درگه جهان بونه بوی بر همه ارگانیک و کرینو داخازی لسر هیا رژین احمد دنگ امریکا آکره راستی به وی راپورته رژین دلی مبره سماقه اد بجم کس جنین حج ترشیا سماقی نکد جا تایبت اگر سماق لسر دولمان بد حالا براستی جگه کی زور تایبتی هی لچشتی کردواری سماق با تایبتی تریش لعبوری او ناوچیا که گوی من لبو براستی زور سماق
بابەتێکی گرنگە. هەرندە کەسی هەنە کەبابە بێ سماق ناخۆن هەند بەر بڵاوەل ناڤەوەدی داهەنەهاژی بچینە ناوبڕاگێ و پشتینگێ دۆماهی بەردەوامیە بدینە بەرنامەیە خۆ. لە سلێمانی پیاوێک لەگەڵ کێشەی جددی کێش و کێشە تەندروستیەکانی تر بربەرەکانە دەکات بە پەلا پێویستی بە دوو نەشتەرگری گەورەیە بەڵام هەژاری ڕێگە نادات ئاو چارەسەری پزیشکیانە وەربگرێت کە پێویستی پێێتی پزیشکەکان دەڵێن بارودۆخەکەی پێویستی بە گرنگیدانی بە پەلەیە بە راپۆرتێک لەم پارەوە ببینین. کاتێک جەستە دەبێتە کۆسپێک لە بەرامبەر خەونە سادەکانی ژیاندا بەڕێوەبردننی ژیانی ڕۆژانش دەبێتە خەباتێکی گەورە. لەم ماڵە کات ڕاوەستاوە و هیچ بەرەو پێشچوونێک نییە لەو ژیانی کە مستەفا و هاوژینەکەی تێدان. زیادبوونی کێشی جەستەی مستەفا تا ئەو ڕادەیە جوڵە و هەناسەدانیشی تووشی زەحمەتی کردووە. ئەو لە نێوان حەپ و دەرمان و راپۆرتی پزیشکیەکانیدا بە دوای ئومێدێک دەگەڕێت. ئومێدێک بۆ ڕزگار بوون لەم بارە قورسەی کە جەستەی بەسەریدا سەپاندووە. هەر زیاکەم پێی نازەم مۆزوعەکە چییە؟ ئێتاقەتە بم ناتوان بڕۆم بە ڕێگایە هەیەجاری وایە هاچ ماوسەیەمانە خەلەری هۆرمۆناتم هەر هەیە مەسەلەن چۆن بڵێ هۆرماناتی هین پیاوەتی و هینهێوە حتا بێش خەلەری وشمە نانی ئەم بارودۆخە تەنها ئازارێکی جەستەیی نییە بەڵکو بارگرانێکی دەرونی و دارایی گەورەشی خستۆ سەرشانی ئەم خێزانە بە گوتەی مستەفا جاری وا هەیە پارەی دابینکردنی ژەمە خواردنێکیان نییە چجا بتوانێت پارەی دوو نەشتەگەری قورس ئامادە بکات. ئەم عەمەلیاتش هەر خارسی مایدەکەیە هەر ڕێڕۆی مایدەکە ئینەکەن دەستکاریەکەن هەڵبەتە باشە خودۆتۆ لە خۆش نانووسی بۆ خەڵک. مستەفا تا ئێستا زیاد لە 7 جار نەشتەگەری گەورەی کردووە و ئێستا کێشی 140 کیلۆیە بۆ ئەوی ڕزگاری بێت لە تەواوی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی قەڵەوەیەکەیەوە دووچاری بۆ پزیشکان پیان وتووە دەبێت بە زووی نەشتەرگەری بڕینی گەدە و گۆڕینی ڕێڕە بکەیت. چارەسەرەکە بە پێی زانستی سەردەم بۆ زیابوونەوەی وەزن نابێت پەنا بدرێتەوە بەر نەشتەرگەریکی تر بێ هەوڵەکانی تی لەگەڵا بڵێن کە سەردەمیانە بەڕاستی خۆی لە ئەمریکا ئێستا بەکارهێنانی دەرزەکان زۆر باو لە باشترین سەنتەرەکانە ئەگەر دەرزێکە سەرکەوتوو نەبوو پاش ئەوە پەنا بێنە بەر ئەنجامدانی نەشتەرگەری سێم کەویش ڕێڕەی خواردنەوە بەڵام بێماک نییە. تاکە ئومێدی ئەم هاوڵاتیەی سونری ناحەی عەربەت کە سەر بە سلێمانیە ئەوەیە لایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازان بتوانن تێچووی چارەسەرەکەی بکردنە ئەستۆ تا بتوانێت وەکو هەر مرۆڤێکی ئاسایی لەگەڵ هاوژینەکەی لە ماڵە سادەکەیاندا ژیان بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا عەربەت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێنێ جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەس و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ژمارەیەکە مۆزیکژەنین کورد لە جادە و کۆلانên بروکسلê مۆزیکا کولتوریya Kurdî bi amîrên resan dijenin lê pêxamet nasandina kulturê Kurdan bi biyaniyan. Pemnêrê me Hemîd Urmiyeyî raportek li dor vê bizavê hinartiye da pêk ve bibînin. Mûzîka ser cadeyê ji hêla koma jorda ku ji çend ciwanên Kurd pêktêt li Bruksela paytextê Belcîka stranên Kurdî li ser cade û kolanên giştî yên wî bajarî pêşkêş dikin.
داخوازی ما او کو گهدروان بیانی بکاربن موزیکا کردی ناز بکن موزیکا کردی ملت کرد ناز بکن آرمانجا ما او چاندا کردا به گل بیانی بدن ناز کرن بریوان تورهان جی به دنگی خواه شوق و شمان دایه و کما هنری و هر کسی که درباز دبه لسر ستران نوی این کردی دسکنه و جه گهدار دکن. بریوان دبیجه پر جاران برسا زمان مدکن ام جی بسر بلندی دبیجن ام کردن. gelek kes ten gelme u pırz dikin kafkijan zamanı u em dibêjin ku Kurdiye gelek ki keyfa wanti u cana hene dibêjin me naz nedikir u zamanekî gelekî xweş e em jî dixwazin êdî guhdar bikin. Kesên biyanî weke geştiyar dema li ber van stranên Kurdî derbas dibin, balawan tê servê koma hunerî û wiha nêrînên xwe tînin ziman. Brüksel'inde böyle bir grubu görmedim. Medinava Brüksel'de komaka vahadit. Ji bo me tiştekî pir balkêş bû. Em wekû Azerbaycanî cudahiyê naxin navbera birayên me ên Kurd û Tirk de. Em spasiya wan dikin û bi guhdarîkirina wan pir kêfxweş bûn. Bêger jinek ji Rojhilatê Kurdistanê ye. Wiha xuyatgeh ku pir hestiyar bûye bi bihîstina stranên Kurdî li nava Brükselê de. دبوم هاتی بوم بات میشکرنی پارچی گل که او موسیقی کردیم گله بو که اولیش با زهره اخوان نویده یکم زهره زور دلم تک با خانوادم با غریباتی خم با هستی که استابوم دلم پر بو هاتم برده برو ایرا انگاشتگ منی کشه لای خوی Huner beşek giringe di nava gelên cihanê de ku herkes dikare pênaseya xwe pê bike. Li gelek welatên Ewropa grupên Kurdî li ser cade û navendên bajaran tên dîtin. Li Brüksela paytextê Belçîka jî ev grupa Kurdî li wê derê muzîk û stranê Kurdî pêşkêş dike. Wekî ku ew dibêjin dixwazin bi gelê cîhanê bidin nasandin ku netewa Kurd wekî her netewekê dikare stran û awazên xwe bi zimanê xwe şîrînê Kurdî pêşkêşî gelê cîhanê bikin. Hamid Mustafa dengê Amerîka, Brüksela paytextê Belçîka. ئەڵێن تەمەن تەنیا ژمارەیەکە ئەم ژمارەیە بۆ ساڵەکانی ئێتێل کاتەرهام بە تەمەنترین کەسی زیندوو لە جیهاندا ئەمڕۆ هەینی 21/8 گەیشتە 117. کاتەرهام لە ساڵی 2025 نازناوی بە تەمەنترین کەسی زیندوو جیهانی بەدەستهێنا کاتێک ژمارە پێوانەیەکە لەلایەن ڕێکخراوی گینس و لانگڤیکوست کە داتابیسی بە ساڵاتچوانی جیهانە پشتڕاستکرایەوە لە 21/8/1909 لە شاری شەپتۆن بێلنگەر لە ویلایەتی هەمشایر لە بریتانیا لەدایک بووە و حوتەمینی 8 منداڵە. کاتەرهام لە بەیاننامەکەیدا وتی ئەم ساڵ زۆر شتم کردووە کە یەکەم جار بووە لە ژیانمدا بیانکەم لە کشاندنی دەست بەسەر لامایەکەوە بگرا تا تێوخەکردن لەگەڵ پاشا. ئاماژەی بۆش کردووە ژیانێکی خۆشی لەگەڵ خێزان و هاوڕێیەکانیدا بەسەر بردووە و بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی ساڵانی داهاتوو دەکات. ئێمەش پیرۆزبایی ڕۆژی لەدایک بوون لە ئێتێل و هەموو کەسانە دەکەین کە لەم ڕۆژە لەدایک بوونە. دەستپێکی گوت تەمەن ژمارەیەکە ئەس بژم تەمەن نامەتەکە. کو هر کەسێک لێ بێ بەشدار هیویدارم هەمی کەسێک لێ بەشدار بتن بێگومان دەما وەختێت 117 ساڵە جێ و هەردوو سەر هەشێت خۆی ئەوە هێش نامەتەک ماسترە نەتەنیا لەسەر بیری خۆەتی هۆشی خۆەتی وەڵام شتێک کە بە باوری من زۆر گرنگە ئەوەیە کە دەڵێت چاڕوانی ساڵانی داهاتوو دەکەماتە ئەو هیوایە بە ژیان بە باوری من شتێک کە لێرە ئاماژەیەکی گرنگە ئەوەیە کە ئەوەی کە مرۆڤەکان دەتوانن بەهۆی پێشکەوتنەوە زیاتر بژین لەم ساڵانەدا کاریگەری زۆری دەبێت لەسەر پێکهاتەی ژیانی ئێمە لەسەر کەلتوری ئێمەوە لەسەرەوەی کە چۆن ئێمە ژیان بە تەواوەتی پێناس دەکەین. 117 ژمارێکی باشە بەڵام 120 ژمارێکی باشترە. باشترە هیوادارین کە هەموو کەسێک بتوانێت ئەو شوێنەی کە پێویست بێ ژیانی خۆی بەخۆشی بژیتن. بەڕاستی ژیان لە تێگەیشتن لە ژیان هەر لەوەیە کە ئەو ڕۆژانەی ژیانت چۆن بەخۆشی بگوزارێنی.
بەڕاستی وایە خۆی هەبوونی ژیان و بەردەوامبوون لە ژیان بە هەر دۆخێکەوە بە هەر باردۆخێکەوە زۆر باشە بەڵام ئەوە چ باشتر کە ئینسان بتوانێت لە هەر دۆخێکا کە بێت هیوای زیاتری بێت بە ژیان و بتوانێت کەڵک وەربگرێ لە ئەو ژیانی کە پێی بەخشراوە یا هەیەی و بتوانێت بە باشترین شێوە بەرەو پێشی ببات. بێگومان دەست خۆش بۆ vê raportê. ئەم بڤی ئەوەی هاتنە داویە بەرنامەخۆیە ئیرۆ حتا بەرنامەیە بێت بمینن بخێر و خۆشیان. زۆر سپاس کە لەگەڵمان بوون خواتان لەگەڵ بێت.